هونەرمەندی میوسیزیان و نەیژەنی بەتوانای کوردستان و خۆرهەڵاتی ناوەڕاست شاهۆ عەندەلیبی ئەم هەفتەیە میوانی بەرنامەی پۆرتڕێیتە و دوای دوورکەوتنەوەیەکی درێژ لە چاوی میدیاکان جارێکی تر لە ڕێگەی ئەم بەرنامەیەوە باز لە ئەزموون و بیرەوەری و کارە نوێیەکانی دەکات. هونەرمەند شاهۆی عەندەلیبی کوڕی هونەرمەندی گەورە ئیرەج عەندەلیبیە و لە ساڵی 1974 لە شاری سنە لەدایک بووە. خاوەنی بڕوانامەی ماستەرە لە بواری میوزیک لە زانکۆی هونەری تاران. هەر لە منداڵیەوە لای باوکی فێری هونەرەکانی میوزیک و شێوازەکانی گۆرانی وتن و ئاواز و مەقامە کوردیەکان بووە. دواتر لای هونەرمەندی گەورە جەمشید عەندەلیبی و لە ژێر کاریگەری ئەودا فێری ژەنینی ئامێری نەی و ڕەدیف بووە. لە سەرەتای ئەم بەرنمەیەدا هونەرمەند شاهۆ عەندەلیبی باز لە بیرەوەریەکانی منداڵی و کاریگەریەکانی باوکی و خێزانە هونەریەکەیان دەکات لەسەری کە چۆن و بە چ شێوازێک تێکەڵ بە دنیای هونەر بووە. من لە ساڵی 1974 بە 1353 بە ئێران بە تاریخی ئێران لە سنا لەدایک بووم. لە بنەماڵەی ئێمە خۆب عەندەلیبیەکان ئێمە هەر لە مناڵیە و لەگەڵ موسیقیا و لەگەڵ هونەر و عێرفان و هونەرا بووین. باوکم خوا لێی خۆش بوو مامۆستا ئیرەج عەندەلیبی ئەوەڵین معلم و ئامۆزگاری من بوو. من هەر لە سنی لە تەمەنی 3 ساڵێکی 4 ساڵێکی و دەستم کرد بە خوێندن. هەر لەگەڵ باوکما بوو خوێندن گۆرانیەکان و مەقامەکان و دەفلێدان و لەگەڵ ئەو بەرهەمانەی مەسڵن وەکو مەولوی و ئەوانێکە کە چون لە ماڵی ئێمە بەرنامە و ئەو مەراسمی عێرفانی و دەروێشی و ئەوانە بوو هەمیشە ئەو ژەنیار و مامۆستاکانی عێرفانی و دەروێشی هاتن بۆ ماڵێمە و لە ماڵی باوە گەورەمە حاجی بەهادین عەندەلیبی ئەو مەراسمە عێرفانیە بوو. منیش لەگەڵیان نابووم و بۆ خوێندن و دەفلێدان و بەڕاستی ئەوەی کە لە بیرم تێ هەمیشە خۆم وەکو شتێک لە دڵ خۆم و لە ناخی دڵ خۆمە و شتێک هەر لەگەڵ مابوو بۆ خوێندن و بۆ قسەی جوان و بۆ پێکەنین و هەر ئەو هینمە بوو. یانێ میلم بوو ئەو ئەحساس و هینمە بوو بۆ خۆم کە بۆ لەگەڵ هەموو بەرنامەیەک و لەسەر بۆ پێکەوە بوونی لەگەڵ خانەوادە و لەگەڵ قەوم و کەسا دانیشین و بۆ قسەی خۆش و خوێندن و بە دەف و بە دایرە و ئاوا بەرنامەیەک یانێ بۆ خۆم هەر لە دڵ خۆمە هەبووم بۆ کاری هونەری و
هونەرمەند شاهۆ عەندەلیبی و ئامێری نەی دوو عاشقی ئەبەدی و سەرسەختی یەکترن و ئەو ئێستا یەکێکە لە باشترین نەیژەنەکانی کوردستان و خۆرهەڵاتی ناوەڕاست. شاهۆ عەندەلیبی لا ڕێگەی پۆرتڕیتەوە باز لە سەرەتاکانی حەز و خولیای خۆی دەکات بۆ ئامێری نەی، هاوکات ئەوەش ناشارێتەوە کە هونەرمەندی گەورە جەمشیدی عەندەلیبی و پارچە میوزیکی نینەوە کاریگەریشی گەورەیان لەسەری هەبووە لە سەرەتاوە. ئەوەی کە لە بیرم تێت لەگەڵ باوکمە کاری خوێندن و گۆرانی وتن و ئەوانمە پێخۆش بوو لەگەڵ یابوومەوە گۆرانیمانەوت بە یەکەوە فێرمیە کردو ئەمانە چی و گۆرانیەکان و مەقامە کوردیەکان ومانەوە لێ لە ساڵی لە تەمەنی 13 ساڵێکی مابوو لە ساڵی 1366 یا 1365 نەی لێدانم پێ دەست کرد و دەستم کرد بە نەی لێدان لەگەڵ ئامۆزاگی باوکمە مامۆستا جەمشیدی عەندەلیبی دەستم پێ کرد و زۆر پێم خۆش بوو. ئەڵبەتە زۆر داستانایی زۆری هەیە کە چۆن من وە ئەو عشق و عەلاقەمە بوو بە نێ و ئەمانە لە منداڵیە و لە ئەو ساڵانەیەکە کە کاری نینەوەی مامۆستا جەمشید عەندەلیبی دەرهات و من گوێم لە دەنگی نەی بوو زۆر پێم خۆش بوو عەجایب بوو لە بۆم و زۆر پێ ئەگریام و زۆر بەدڵم بوو ئەو دەنگنەیە زۆر لە مێشک و ئەو زێن خۆمە هێنمە کرد یانێ بیرمە کردەوە کەم دەنگە چیەوە ئەو جارێکە کە مامۆستا جەمشیدماندی لەگەڵ باوکما وتی ئەو سازەکە ئەو منداڵ بووی گوێت لێ بوو ئەگیریای بۆ خۆت ئەم نەیەسە و ئەم مامۆستا جەمشیدیش ئەوەیە کە ئەو نەیە داگەلێ ئیتر منیش دەستم کرد بە نەیلێدان زوو دەستم کرد بە دەنگ دەراوردنی نێ و ئیتر زۆر بووین بە یەکێ لەگەڵ نەیە زوو دەستم کرد بە ملودی لێدان و گۆرانی وتن و لێدان لەگەڵ خۆما و هونەرمەند شاهۆ عەندەلیبی لە تەمەنێکی زۆر کەمدا بووە کاتێک گروپێکی میوزیکی دامەزراندووە و لەگەڵ هونەرمەندی گەورە ئیرەج عەندەلیبی کاریان کردووە و هەر لەو ساڵانەش کارێکی ناوازەیان کردووە بۆ کارەساتە گەورەکەی بۆمبارانکردنی شاری هەڵەبجە بە چەکی کیمیایی. هەر لەو ساڵانە یەکێ دوو ساڵێ دوای ئەوە زۆر خۆمم ئامادە کرد و گروپێکمان دامەرزان لەگەڵ باوکما بۆ چەند ساڵ دوایەوە وابزانم من 15-16 ساڵ زۆرترم نەبوو تەمەنم زۆر کەم بوو گروپێکم دروست کرد کە بۆ باوکم بەرهەمێکمان ئیجرا کرد بۆ ئەو بمباردمانەکەی هەڵەبجەکە قۆما بۆ ئەوە لە سنە بەرهەمێکمان دانیە لەگەڵ باوکما هونەرمەند شاهۆ عەندەلیبی لە درێژەی کارە هونەریەکانیدا چۆتە شاری تاران و لەوێ کاری کردووە. هاوکات توانیوێتی لە زانکۆی هونەری تاران بڕوانامەی ماستەر بەدەست بهێنێت لە بواری میوزیکدا. لە ساڵی 2012 وەک خێزانێکی هونەری لەگەڵ باوکی و هاوسەرەکەی دێنە شاری سلێمانی و لێرە کۆنسێرتێکی هونەری ساز دەکەن. هاتین بۆ تاران و من ڕۆشتم بۆ دانشگای موسیقی لە تارانەوە و لەو مەستری موسیقیم گردووت یعنی فۆق لیسانس موسیقیم کرد لە تارانە زۆر کارانی زۆر لەگەڵ لە ڕێگەی نەیە لەگەڵ مامۆستا لە ئەوەڵە و کە لەگەڵ مامۆستا جەلیل عەندەلیبیە لە گروپی مەولانا بووم و
لە کۆنسرتێکی کچە وابزانم ساڵ 2002 بوو لە کوردستانی عێراقا من لەگەڵ گروپی عەندەلیبیەکانە گۆرانی بێژ بووم هاتین تەک مامۆستا فەرەج عەلیپورە پێکەوە ئەمان خوێند ئەو لڕی و من کوردی أيوتان قرخان خواسة دجمنك تبيت بيش أيهاي تاقي وساشرانا آخ نشتمانكم تاقي وساشرانا أرزوي ميدانكم خێزانی هوەری عەندەلیبیەکان ساڵانێکی زۆرە خزمەت بە هوەری میوزیک و گۆرانی ڕەسەنی کوردی دەکەن و لەو پێناوەشدا کاری گەورەیان کردووە. هەر لەو سەردانەیان بۆ باشووری کوردستان لە شاری سلێمانی دەبنە میوانی دەستگای میدیای کورسات و لە بەرنمەیەکی تایبەتدا چەند بەرهەمێک تۆمار دەکەن کە ئەو کات هونەرمەند شاه و عەندەلیبی تەمەنی تەنها 28 ساڵ دەبێت و نەی دەژەنێت بۆ ئیرەج عەندەلیبی باوکی. بهاری شادنای او فماین بهاری شادنای به بحر لجینا خای دلم رادنای نام ایرجو کوڕی بەهادین بەڵام ماوەیەکی پێشەوە بابی گەورەم حاج خەلیفە عەبدولسەمەد ناوی بووە و زۆر دەنگی خۆش بووە و دەفیش زۆر قەشەنگ دەفی لێدا زۆر جوان و هەر باز هەوای وەتەنە هەر لە دانراوی ئەوە و وەختە کە تەسکەرە یا شناسنامە دەریانە بڕی بۆ مردم بە ناو عەندەلیبی سندی کە معنای بولبولات عەندەلیب یعنی بولبول فما ناهيجان عزيزكم هيدا دايمان لتاركي شويجينا لتاركي شويجينا نم هنقامي كويرانا أنا هنقامي كويرانا يا دستي درم بيني لنا وبقور بيرانا أمان 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 منیش بەرحاڵ چونکە ناو خانوادەیەکا گەورە بووم کە گشتی موزیسیان و موسیقیدان و ئاشنا بووم لەگەڵم کولەن تەک هونەرە تەک خوێنما گەورە بووم وەزیفەی خۆم زانی کە بەلاخەرە ئەو جۆرەی کە ئەشێ تا ئاخرین حەدێکە لە دەستم تێ کارەنجام بم و لەجا وەختێک تر من لەسەر نەیەکەم فرەتر کارم کردە تەحسیڵاتم لەبانەیە بکەم چونکە من هەر لە مناڵیەوە 4 ساڵم بوو ئەم خوێند
خوندنم شڕۆ کرد لە لای باوکمەوە هەروە وردە بە مناڵی دەفێ بچکیچیان بۆم دروست کرد و لێمەدا ئەم خوند جایتر هەروە ئەداممدا تاسن 15-16 ساڵێکی کە تەکنەیە ئاشنا بووم ئیتر هەر یەکسەرایتر شیفتەی ئەم سازە بووم و عاشقم سازە بووم ئەدامەمدا تا دانشگا و ئیتر لە خەومە دۆستا جەمشید عەندەلیبیە هەموزاک باوکمە ئەدامەمدا تا چوومە دانشگا و ئەدامەمدا وەلێ ئیتر غێر ئەس ئەم سازنەیچە دەف و مەختارە دیوان و سێتاریش کارم کرد. هونەرمەند شاهۆ عەندەلیبی هەر لە ساڵی 1990ەوە لەگەڵ چەندین گروپ و تیپی هونەری کاری کردووە و وەک هونەرمەندێکی میوسیزیان بەشداری لە دەیان کۆنسرت و چالاکی هونەریدا کردووە ئەمە جگەلەوەی وەک سۆلیست بەشداری لە دەیان ئەلبوم و کاری هونەری هونەرمەنداندا کردووە. ئیتر من دوای ئەوە هەر لە بواری نەیە زۆر هینم کرد و کارم کرد و فعالیتم بوو لە تاران نابووم لەگەڵ گروپای موسیقی زۆرە یعنی لە شاید لە 30 چلدانە ئالبۆم و سیدیە من تەکنەواز و سۆلیست بووم دوای ئەوە لەگەڵ مامۆستا مەجید دەرەخشانیە زۆر کارامان کرد کە لە خۆمەتی مامۆستا مەجید دەرەخشانیە بووم لە شاید 15-20 ئالبۆمی مامۆستا مەجید دەرەخشانیە من هاوکاریم کرد و لەو بەرنامانە بووم لەگەڵیانە کۆنسرتایەک زۆر لەگەڵ گروپی خورشید و گروهی مانگ و بەهرە و توانە هونەریەکانی لە کاری ژەنینی نەیدا وا دەکات کە ئەم هونەرمەندە هەنگاوە هونەریەکانی خێراتر بچنە پێشەوە و ئەزمموی زیاتر بەدەست بهێنێت مەژوای لێ دەکات دوجار و لەگەڵ هونەرمەندی گەورە محەممەد ڕزا شەجەریان یەک دەگرنەوە و ساڵانێکی زۆر لەگەڵ ئەو هونەرمەندەدا کاری کردووە و لە دەیان کۆنسرتی گەورەدا لە زۆرینەی وڵاتانی جیهان میوزیکی بۆژاندووە دوجار لەگەڵ مامۆستا مەجید دەرەخشانیە من لەگەڵیانە بووم کە کارەکان من لەگەڵ مامۆستا شەجەریانە ئوستاد محەممەد ڕزا شەجەریانە کارەکان من پێدەست کرد کە لە ساڵی 1386 لە گروپی ئاوا بووم پێش گروپی شەهناز لەگەڵ مامۆستا شەجەریانە دەستمان کرد بە ئەو کۆنسرتانەیەکە کە لە دەرەوە بوو زۆرتر لە بەرەوەی کە ئەو اتفاقانەکە لە ساڵی 1388 لە ئێرانە قۆما و مامۆستا شەجەریانی تر نەیتوانی لە ئێرانە کۆنسرت بە هەموو کۆنسرتەکانمان ئێمە لە دەرەوە بوو لە ئوروپا و لە هەموو جێگێک لە ئوروپا و لە ئەمریکا و ئوسترالیا و لۆبنان و تورکیا و لەو کاتا زۆر کۆنسرتایك زۆرماندا لە
هەموو جێگێک لە دنیا لەگەڵ مامۆستا شەجەریانە بووم وابزانم بە 10 ساڵ 12 ساڵ پێکەوە بووین ئەیتر بەداخەوە مامۆستا شەجەریانیش وە تۆزێ ناساق بوون و ئەلعانیچە ئینشەڵا ئارزووەکەین کە خوا سڵامەتیان کات و ئەلعانیچە نەخۆشن لەبەرەوەی تر کۆنسرتەکانمان و کارەکانمان نەمانتوانی ئیدامە بین. هونەرمەند شاهۆ عەندەلیبی لە ماوەی کارکردنی خۆیدا جگەل لە کاری ژەندنی میوزیک هاوکات بەردەوام ئەکادیمیا و فێرگەی میوزیکی هەبووە و لەو بوارشدا خزمەتی گەورەی کردووە. لە ساڵی 2016 کۆچی کردووە بۆ وڵاتی کەنەدا و لەوێش لە کارە هونەریەکانی بەردەوام بووە و ئەکادیمیای هونەری و گروپی هونەری عەندەلیبی دامەزراندووە و توانیویانە دەیان کاری گەورە و ناوازە لە وڵاتە بکەن. خۆی لە ڕێگەی ئەم بەرنمەیەوە باز لە ئەزمونە هونەریەکانی دەکات لە وڵاتی کەنەدا. من لە ساڵی 2016 کۆچم کرد بۆ کانادا لەوێ ئاکادمیک موزیکم دامەرزان ئەلبەتە لە ئێرانیچە هەر لەو ساڵانە لە 15-16 ساڵەمە بەرەو ئاکادمیک موزیکم هەست بە ناوی نەیزار لە تارانە بەکاری موزیک و ئاموزش و کاری موزیک ئەەکەین هەرم ئاکادمیچە بە ناوی عەندەلیبی لە کانادا لە تۆرنتۆ دامەرزان کە لەوێ گروپێکی چم هەست بە ناوی هەر گروپی شاوە عەندەلیبی یا گروپی عەندەلیبی چەندانێک تووری کۆنسرت لە کانادا بوومان لەگەڵ ئەو گروپی خۆما کە داوەتم کرد لە مامۆستا دراخشانیش تەشریفی هێنا بۆ کانادا لەگەڵ چەندانێک ژەنیارە و میوزیشنێک ئێرانی کە زۆر ناوازەندەیەک و هونەرمەندێکی باشن لە کانادا ئەو گروپمانە دامەرزان و دەستمان پێ کرد و خەریکی ئەو کارانەیە. نجيبي بو دردي من تبيبي طواب جمة هيرة وانا مرلا غريبي طواب جمة هيرة وانا مرلا غريبي وانا مرلا غريبي نازان بوج وجواني شوخو شيرين زباني نازان بوج وجواني شوخو شيرين زباني اخي لبارو زيد مرم ناز قلبي بابكاني لبارو زيد مرم ناز قلبي بابكاني لبارو زيد مرم ناز قلبي بابكاني ناز قلبي بابكاني نجيبم زور نجيبي ودردي من بەهۆی توانا و ئەدا و ئەزمموی هونەری خۆیەوە لەم ساڵانەی دوایدا هونەرمەند شاهۆ عەندەلیبی وەک یەکێک لە نەیژەنە بەتوانەکانی جیهان بانگهێشتی ئیڤنتێکی هونەری دەکرێت لە وڵاتی پورتوگال و دواتریش لەگەڵ هونەرمەندانی گەورەی وەک شەجەریان و هونەرمەندانی تر خەڵاتی ڕێزلێنانیان پێدەبەخشرێت. دەبێت ئەو خەڵاتە چی بوو بێت و خۆی چۆن باسی دەکات. ناوی ئەوارد میوزیک ئاغاخان بوو. ئاغاخان بنیادێک و ئەنستیتوۆیکە فەرهەنگی و هونەری کە لە تواو دنیا کارەکەن و لە واقع هینیان هەست ارتباتیان هەست لە ئەو بەرنامە لە پۆرتەقاڵا بوو لە شاری لیسبۆنە کە چەندانێک موزیسیەنی ئێرانیان هەڵبژاردوو ئەلبەتە 13 نەفەر لە تواو دنیا هەڵیان بژاردوو کە ناوازەندەی سۆلیست و ڤیرتۆز بوون کە من بۆ نەی ئێرانی لە ئێرانەوە منیان هەڵبژاردوو ڕۆیشتین بۆ ئەوێ
جایزێک ویژەیان بە ئێمەدا و هەر لە تەرەفی ئەو بنیادی ئاغاخانەوە کە لە دەستی ڕێی جمهوری پورتەقاڵ و خۆد ئاغای ئاغاخان کە لە ئەمریکا هاتوو ئەو جایزەیانەدا کە لەو بەرهەما جایزێک ویژەیەکیان بە مامۆستا شەجەریان دا کە نێوی خواوەندگاری موسیقی ئێرانیان دا بە مامۆستا شەجەریان و بەرهەمێکیشمان لەگەڵ کچی مامۆستا شەجەریان خاتوو مژگانی شەجەریان ئەو گۆرانی معروفێ مرغی سەحەرمان لەوێ ئیجرا کرد و لەگەڵ مامۆستا داریوشی تەڵاییە بەرنامێکی زۆر ڕێکوپێک بوو لە پورتەقاڵا بوو دانێکتر ناوازەندەی کەمانچیان بەناوی پەرویزادە انتخاب کردو لە ئێرانە و نەیەکەیکی من بووم و مامۆستا شەجەریان جایزەی تریشیان ئەڵبەتەدا بە مامۆستا تەڵایی و ئەو جایزێ بە تایبەت و ویژەیەکیانەدا بە مامۆستا شەجەریان کە خۆی بەداخەوە نەیتوانی بێت کە کچەکەی هاتووەری کرد. ئەم هونەرمەندە کە هەموو تەمەنی خۆی لە نێو میوزیک و گۆرانی و هونەردا بەسەر بردووە جگەل لە ژەنینی نەی هاوکات دەنگیشی خۆشە و ساڵانێکە هەوڵی گەورەی هەیە لە بواری گۆرانی وتندا و جێدەستی لەم بوارەشدا دیارە. ئەو لە ڕێگەی بەرنامەی پۆرتڕیتەوە باز لە بەهرەی گۆرانی وتنی خۆی و مێژووی دەستپێکردنی گۆرانی وتنی خۆی دەکات. من زۆر بە گۆرانی وتن ئەوە شاید 10 ساڵە 15 ساڵە دەسم کردگە بە گۆرانی وتن ئەویچ لەوها بوو ئێمە جارێک ئەلبەتە من خۆ لە هەر لە منداڵی و عەرزم کردی کە ئەم خوێند جای تر دەسم کرد بە نەیلێدان گۆرانی وتنەکە کۆلەن لە بیرم چووەوەی تر زۆر هەموو ئەنەرژی و کار و توان و خۆم نییە لەسەر نەیلێدان. من لە بیرمە لە ساڵی 1383 کە ئەو گروپی ئاوای عەندەلی بم دامەرزان و کۆنسرتێکم دانیا بۆ ڕێزگردن لە باوکم لە 40 ساڵ عمری هۆنەری باوکم کە لە فەرەنگسەرای نیاوەرانە دامنیە ئەو بەرنامە. من دوای ئەوەی تر کە ساڵ 2002 لەگەڵ مامۆستا جەلیلە ئەو بەرهەمە هاتین بۆ کوردستان عێراق زۆر لەگەڵ دەنگما نەبووم و واکە ئەم خوۆن بۆ خۆم وەلی وا فعالیەت و کارێکی زۆر حرفەی بکەم کە وەلی لە ساڵی وابزانم 1389 بوو لەگەڵ مامۆستا فەرەج عەلیپور کارایەکمان دەست پێ کرد کە موزیک ڤیدیۆی بوو بە ناوی کوردی و لڕی کە من دوودانە لە گۆرانیەکان کوردیەکانی نەکان باوکم خوند و مامۆستا فەرەجیش چەندانێک دوودانە گۆرانی لڕیمان خوند. من
دوای ئەوە ئالبۆمێکم لە کانادا لە ئێرانە دەرهێنا بە ناوی نەشمیل نەشمیل کارەکانی باوکم دووبارە کردەوە بۆ پیرەوەری بۆ مردم. دوای ئەوە کاری ئالبۆمێ تریچم لە کانادا دەرهێنا بە ناوی لەرزان لەرزانە هەر لەگەڵ مامۆستا فەرەجە بوو بۆ کۆنسرتێکمان بوو لە لەندەنە لە ئینگلیسا ئەو کۆنسرتمانە کۆنسرتێکی لایڤمان بڵاو کردەوە لە کانادا. دوای ئەوە ئالبۆمێکتر پارەکە دەرم هێنا هەر کۆنسرتێکی لایڤ بووگە لە تارانە بوومان ئەو بە ناوی شوانی شوانی کە ئالبۆمێکی بە سوورەتی CD و DVDە کە دەرمان هاورد و بڵاومان کردەوە. ئەلعانیچە مەجموعەیەکتر لەگەڵ کارەکانی خۆمە کە ئاهەنگسازی خۆمم کە کاری تەنزیم و ئەڕێنجەکەیم زەحمەتم داگە بە کوڕی مامۆستا فەرەجی عەلیپور کاکە میلاد عەلیپور لەم کاتێکە من نەبووبم لە ئێرانە ئەو زەحمەتی تەنزیمەکەی بکێشێت و لە ئستودیۆەکەی خۆیان و لە ئستودیۆی ترا کە کاکە فەرشادە لێنە خەریکی زەبتین و ئەلعانیچە کە هاتکمەسە بۆ ئێران خەریکی کاری میکس و مەستر و ئەوانەیەن کە کارەکانی بیگەنین بەجێگەی. بەرنامەیەک تریشمان دەست پێ کردگەن لەگەڵ دووبارە دوای 20 ساڵە و دەستمان کردگە بە هاوکاری لەگەڵ مامۆستا جەلیلە کە فعلەن بە سوورەتی دوودانە موزیک ڤیدیۆ لەگەڵ مامۆستا جەلیلی عەندەلیبیە کارێکی زۆر جوان و بە تایبەتی ئاهەنگسازی کردگە و تەنزیمی کردگە زەبتمان کرد کە دانێکی بۆ ژیوان کوڕمە دانێکیی بەناو دیدەمەسە زۆر گۆرانێکی زۆر جوانە و لە هونەری جوانی مامۆستا جەلیل تێدایە و ئەو کارانە ئیشەڵا لە بەزووی منتەشریکەین کوردیە بەڵێ. لەم لاوە گێریونە یونە لەولاوە خەندەی جامی مەی ئاور لە عالەم بەردەدەی ئاوای ڕێگەی عاشقان ئاور لە عالەم بەردەدەی ئاوای ڕێگەی عاشقان دیسان لەسەر هر تا أبد مخمور ومكس يرقي عاشقان ئەو وەک هونەرمەندێک کە ساڵانێکی زۆرە لە بواری هونەری گۆرانی و میوزیکی ڕەسەندا ڕێتەی دەکات و ئەزمونێکی گەورەی لەو بوارەدا هەیە پێی وایە کە میوزیک و گۆرانی کوردی لە ئێستادا تام و چێژی ڕەسەنە کوردیەکی خۆی لەدەستداوە و کاریگەری میوزیکی وڵاتانی تری لەسرە. ئەو لە ڕێگەی ئەم بەرنمەیەوە ڕاشکاوانە باس لە کێشە و گرفتەکانی هونەری گۆرانی و میوزیکی کوردی دەکات. بەداخەوە زۆر باش نەبینم لە بەرەوەی کە شتێکە زۆر ئەلعانە بە نەزەرم لە گۆرانی وتنی موسیقی کوردیە دوور ماوە لە ئەو پشتوانە و ئەو گوزەشتە و تاریخی کۆنی کوردی شتێکە کە زۆر بە نەزەر من کۆتایی کریاگە شعرە. شعر ئەلعانە زۆر تەوەجۆی پێ ناکرێت. زمانێکە کە ئاواز و مەقام ئەڕێتە لاوە شعر بێمەعنا ئەوێت. ئەلعانە ئەو شعرە جوانانە ئەو شێرە ئەو هونەرمەندانەی گەورە ئەو شاعرە بەرزگەری کوردە وەکو وەفایی وەکو ناڵی هێمن ئەم شاعرە بەناوبانگەر کووردە شێرەکانیان ئەلعانە من نایبینم لە کارە جەدیدەکانە. ئاهەنگسازی زۆر ناکرگێت هەمووی هەر باسسازی کارە کۆنەکانە ئەگەریش کارە جەدیدیش کرگێ بە ئەڕەنج و بە تەنزیمێک زۆر غەربی و ئەو مایەگەر کوردی و ئەو ئستراکچری موسیقی کوردیە تێدا نییە. یعنی یاوەیەکە کە هەر باسسازی و دووبارەی کارە کوردیەکان قبلە کە بە شێوازێک
زۆر خراپ ئجرا کردێت یانێ اشتباز ئەو کارە واقعان ئەو کارانەیە کە مەسەن بە دەنگی جوانی مامۆستا حەسەن زیرەک یا بە دەنگی جوانی بەرزی تایر تۆفیق یا ماملێ یا ئەو مامۆستا خاڵقی ئجرا بووگە ئەسەن بێمعنیە کەسێک تر تێوانە ئجرا کاتەوە یانێ چونکە ئەو کارانە مختصات و ویژگیگەرێکی هەست لەو زەماناکە ئجرا بووگە کە ئەسڵەن ئیمکانی نییە کە دووبارە بێتەوە یانێ ئەگەر کەسێک ئەو کاراکە خۆی خراوەکە بوم دربار دردولا من رش اسمار بتبردم ناس كذوبر جال سربا كيتو لو دنيا بوم دربار هم نزوا صباحية هم جالا من يخية نسكو جوان نظارة هو كل صباحية نسكو جوان نظارة هو كل صباحية ئاهەنگسازیشی تر من نابینم یانێ کەسێک کە دانێک مەسەن شێر بزانێت یانێ شێر پڕمەعنا نە شێر ئەوانەیە کە ئەلعانە بە نەزەر من دەستی پێکەن مەعرە شێر نییە چون نە معنای هەیە زۆر ئینگەرێک ئاوەکی و هەوا وەک چۆن بینی نییە تر یانێ ڕیشەی نییە تحت تاثیر موسیقیگەر جێگەگەر تریشە یعنی یا عەرەبیە یا تورکیە ئۆرکێستراسیۆنەکانیان زۆرتر حاڵەتی تورکی و ئەو ئۆرکێسترگەر زەهی و موسیقی کوردی لەو هین خۆیە نەماوە بە نەزەر من یانێ من وەختی گوێم ئەوێ لە ئەو کارانێکە کە لە عێراقا تەنزیمەوێت زۆرتر دەنگی عەرەبی و تورکی ئەدات ئەوانەیە کە لە ئێرانە کرگێت هەمووی هەر لە بواری هەڵپەڕینە و کیبۆرد و سینتیسایزر و موسیقی ئلکترۆنیک و من مخالفی ریتم و شایی و خۆشی نیم کورد هەر لە هین خۆیە ملەتێک شادن ملەتێک زیندون ئەم زیندوو بوونە لە جێگە جێگەی موسیقیەکەیە دیارە زۆر ملەتگەر هەن لە دنیا مەسەن موسیقی گەر لە دنیا هەست کە ئەو مەسەڵەن موسیقی بەعزی موسیقیگەر مەسەڵەن وەکو موسیقیگەر مکزیک یا برزیل یا جێگەرێک زۆر لە دنیا هەست موسیقیگەر ئافریقایی کە زۆر مردم هەر شادن پێ بە قۆڵی هین خۆیان هەر دەنسی پێکەن و هەر بۆ هەڵپەڕین و ڕەقس و ئەوانەسە وەلێ موسیقی کوردی خوب فقط ئەو هینیە نییە یانێ زۆر موسیقی کوردی معنای شعر و مەقام و ئەو ئەسالەتگەرە موسیقی کوردیە زۆر نەماگە بەداخەوە من ئومیدوارم کە ئەو نەسلی ئێمە کە نەسڵی دوای ئەو هونەرمەندانە گۆرانە هاتکین و خەریکی موسیقین تەوەجۆ بکەین بەم مەسایلە کە واقعاً موسیقی کوردی جێگەی خۆی و ڕەنگ خۆی و ئەو ئەسالەتگەر خۆیە لە دەست نات و فقط هەر هەڵپەڕین و فقط هەر بە شێعرگەرێک بێ معناوە نەڕێک بەرەو نابوودی حوصل شوي بوم تا قدريان زانيم حوصل شوي بوم تا قدريان زانيم كونك يان بيدم لشرتي شوانيم كونك يان بيدم لشرتي شوانيم هاور 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 لا قرقي زالم هاور 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 لا قرقي زالم كونك مي بردو أخ من جيبان بجن كونك مي بردو أخ من جيبان بجن آخ شواني 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 رنجارو مشتي من دارهم قولا دابر
ئایا کورد و هونەرمەندانی کورد پێویستە چی بکەن بۆ پاراستنی کللتور و فەرهەنگی ڕەسەنی کوردیمان؟ هونەرمەند شاهۆ عەندەلیبی باز لەو ڕێکار و شێوازانە دەکات کە دەکرێت لە ئێستادا بگیرێنە بەر بۆ ئەوەی بتوانین هونەری ڕەسەنی نەتەوەکەمان بپارێزین و نەوەی داهاتویان پێ ئاشنا بکەین، چۆن بتوانین لەگەڵ پێشکەوتنەکانی جیهان و کاریگەریەکانی جیهانگیریدا دەست بگرین با ڕەسەنایەتی خۆمانەوە و نەهێڵین شەپۆلەکانی ڕۆژگار لە ناویان ببات. بەنەزەر من شتێکە کە زۆر مهمە موسیقی ئاکادمیک لە کوردستانە زۆر ئەشێ پێ پەرەی پێبن بەڵێ دەبێت واقعاً موسیقی کوردی زۆر هاتنەوە سەرە و لە لەحازی فەرهەنگیەوە یعنی یەکێ لە چتکەرێکە کە بۆ کورد زۆر زۆر دەبێت مهم بێت ئەوەسەکە کە فەرهەنگی خۆی نەگۆڕێت فەرهەنگی خۆیکی بباتە سەرەوە یعنی ئێمە فەرهەنگێکی کۆنین باستانین فەرهەنگێکی زۆر ئەمیق و غەنی و پڕ و مهممان هەست تەئسیرگوزار لە تواو دنیا و موزیسیانی کورد موسیقی کوردی تەئسیری داناوە لەسەر زۆر موسیقیگەرتر وە زۆر جێگایی کە لە گەڵی موسیقی کوردیە هاو مەرز بووگەن یا نزیک بووگەن موسیقی کوردی موسیقی ئەسڵیە موسیقیکە کە ئەسڵ ماوە یعنی ئۆرجیناڵ ماگە و تەئسیر دائنێت و هەر جێگەیەک پێ نزیکەوێتەوە تەئسیر ئەگرێت وەلێ ئەشێ موسیقی کوردی ئەشێ ئێمە وەکو کوردێک خۆمان بشناسین کە ئەسالەتەکانمان چەست نابێت بڕین بەرەو ئەوەی کە تواو دنیا ئەمان بات ئەوە زۆر مهمە یعنی ئەوەی کە تواو دنیا دەسی پێکردگە و حەزەکە کە ئەوەسە کە تۆ ببات بەرەو بتخاتە خوارەوە لە جێگەیکەوە وەلێ ئەشێ کورد ئەشێ بە خۆیەوە وەسڵ بێت بە ڕیشەیە و بە لیباسەکەیە و بە زوانەکەیە و بە ئەدەبیاتەکەیە و بە موسیقیەکەیە و نە ئەم موسیقیگەر جەدیدە کە واینە ئەشێ زۆرتر لەبان موسیقی ئاکادمیکە و کار بکەن لە دانشگاکانە ئەو ڕنگ و ئەو کوالیتی و کەیفیەت موسیقی کوردیە بشناسن کە چۆن ئەتوانن ئەو موسیقیە دیزاین کەن و تەسویری بکەن و دووبارە دەستی پێ بکەنەوە کە ئەو ڕنگ و لەعاب و ئەو حاڵەتگەر موسیقی کوردی و ریتم و ئەسالەت و شعر و مەعنا و ریتم و مەقام و ئەدەبیات و هەموو شتێک کوردی تێدا بێت وەلێ بە کەیفیەتێک و بە کوالیتی ئەلعانەیەکێ لە چتایەکە کە لە قەیمەماگە زۆر کەیفیەت و کوالیتی باشێکی نییە ئەلعانە جێگەی ئەوەسە کە بەم کەیفیەت و ئیمکانات سەوتی و ئستودیۆ و سدابەرداری و نیشتە کارگەری جدید وەلێ بەو ئەسالەتگرەوە ئەنجام بێت دڵوەرە هۆشیار بە ئای ڕێگەی عاشقان محوی جەماڵی یار بە ئاوای ڕێگەی عاشقان محوی جەماڵی یار بە ئاوای ڕێگەی عاشقان تا دڵ نەسووتیدا بەدەم فانی نەبێ سەر تا قەدەم پەروانە قەد ناگاتە شەم ئاوای ڕێگەی عاشقان پەروانە قەد ناگاتە شەم ئاوای ڕێگەی عاشقان. بە مەبەستی پاراستنی کللتور و فەرهەنگ و مۆرکی ڕەسەنی نەتەوەییمان لە بواری هونەری گۆرانی و میوزیکدا هونەرمەند شاهۆ عەندەلیبی لە ڕێگەی پۆرترێتەوە داوایەک ئاڕاستەی بەرپرسانی ئەم بوارە دەکات بەتایبەت بەرپرسانی بواری ڕۆشنبیری لە باشووری کوردستان کە پێویستە لە داهاتوودا چی بکرێت. یەکی ئەوە کە متەسفانە خۆب لە ئێرانە دەوڵەت هیچ حمایەتی لە موسیقیەوە ناکات وەلی کوردستانی عێراق لەبەرەوەی کە ئەو سەربەخۆیی و ئەو جێگایە هەست کە بۆ خۆی کە حەداقل بتوانێت لە بواری موسیقیە کە زۆر مهمە بۆ کورد و
افتخاری پێکا بە موزیسیانەکانی بە ئاهەنگسازەکانی بە موسیقیەکەی بە ئەسالەتەکەی بەرهەمگەرێک وەکو ئەو کۆنسرتێکە فستیواڵێک ئێمە هاتین داوەتیان کرد نە ئێمە داوەتکەن مەزرومەوەسەکە ئەو فستیواڵانە کە ساپۆرتی هەرێمی کوردستانی تێدا بوو توانی ئەو موسیقیە ئەو موسیقیە جوانە کوردیە و ئەو بەرنامەیەکە کە مردم بێن دانیشن گویان لە گۆرانی بێت گویان لە موزیک بێت گویان لە کۆنسرت بێت جێگایك وەک حەفڵە و وەک مێمانی و وەک هەڵپەڕین و ئەوانە نەبێت کە مردم لە جێگای کا بتوانن دانیشن گویان لە کۆنسرت بێت کە ئەم فەرهەنگە ببینە سەرەوە هەڵپەڕکێ و خۆشی و ئەوانە ئەو موسیقە بە جێگەی خۆی ئەوە جێگەی خۆی هەسوو هەر تێک ناچێ بۆ کورد هەر لەگەڵمانە وەلێ ئەو فەرهەنگێکە کە مردم بزانن کە لە جێگەیکە کە گۆرانی بژنەوەن کۆنسرتێک وەک مامۆستا ناسر ڕازازی گەرێکی پێ دانیشێت بخوێنێت حتممە ناوێ مردم هەڵپەڕ ئەو فەرهەنگە ببینە سەرەوە و لەسەر ئەوە تێکۆشان بکەین کۆشین بۆ ئەوەکە ئەو فەرهەنگەیچە کە قەیم مەقامێک ماملەی یا تایر تۆفق لە ڕادیۆ گوێچکەیان پێبوو 10 دقیقە 5 دقیقە مردم گویان لێبوو وا بە تەمەرکوزە و بە وەختێک دابنن بۆەوەیکە کە مەقام گوێچکە بن ئاواز گوێچکە بن گۆرانی گوێچکە بن حتممە ناوێت هەر موسیقی بێت هەر بەرهەمێک بێت ئەشێ دەسماڵ بگەین دەسمان هەڵپەڕ لەبان ئەو ئەشێ کارکەین Thank you.